سەبارەت بە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی نێوان سووریا و تورکیا خواستی سووریا بۆ پەیوەندیانە دەبێت چۆن بێت چۆن ئاسایی بکرێتەوە هەروەها وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند کە ئەو پلانی کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی سووریا داناوە بۆ وەزیری دەرەوە هاوتاکەی سووریا کە پێکەوە کۆ ببنەوە دواتر پلانێ دابنێن بۆ کۆبنەوەی هەردوو سەرۆک ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز بەدر مەلا ڕەشید بەڕێوەبەری ناوەندی ڕامان بۆ لێکۆڵینەوە و ماستەر لە زانستە سیاسی و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ئیستانبوڵەوە لەگەڵمانە ساڵتان دەبێتوم کاتتان باش بەڕێز بەدر بەڕێز بەدر خێراتیش بۆ کوردستان 24 دەستپێکێ پرسیارە هەری جەوهەری تێتەکردنەها بۆچی پشتی 10 ساڵن دژاتیا تورکیە بۆ ڕژێما سووریە دنەهادا ئەنی دەوێت دەمێ نەهادا داخوازە ئاساییکردنا پەیوەندیان دەکەتن تورکیا دەماوەاتە مەشڕانی منی هێژاتەوە باش بێ بڕاستی دەبێت هەردوو ساڵێ داوی دێ گەلێک گوهرتنێن سەر یعنی ناوەندا هەرێمی و هەم سەر و ناودەولەتی چێبوو یعنی شەڕێ ئۆکرانیایە گەلێک گوهردن چێکرد و یەکجی شەڕێ ئانا گڵغەزایی چێبوو ئەبنێزی ساڵێکی وی چێبوویە گوهردنن پر مەزن چێکردن و مەرترسیەکەی گەئانا شەڕێ الغەزایی هەر لبنانێ و تەوی سووریژی ببێ دوێدەکێ دێ هەم هەندرێ ترکی دیژی مەسەلە هەنە وەک مەسەل ئابووریە و سیاسەتا ترکیە خواستەکێک هەیە بگەرن ڕێژیما پەرلەمەنتەر و ئەف خواستەکێ هەندرێ ترکیە یا مەترسیە شەڕێ غەزێ وەرە سووری و لبنانێ تەوی ئالۆزیین پرمەزن بینن سەر ترکی وەختێک هەفکردنێک چێنە ببیا ئەف پەیسە هەژمارێکی مەزن پەنابەر لە ترکی ببینن زۆر باش بەڵێ کەوا بێت ئێستا سووریا دەڵێت دەبێت پەیوەندیەکان لەگەڵ تورکیا لەسەر بنەمایەکی ڕوون بێت ئەو بنەما ڕوونە چیە کە سووریا باسیەکات و داوایەکات یعنی سووریا بەرێ بە شەرتێ وێنی یەکەم دگۆ بێ هێزێ تورکی خۆش سووری بەکشینە بچەکی دەنگی ستودیۆ علمی بەدگەرگە ئەوەیە سەرڕاست بێ باش تەمام برادەر وێ چێ بکەم مەسەلا تورکی ئانا پچێکی سووری خۆ نەرم کردیە دەبێ بەرا کامێڕونێن لێبێ ئەم بەگەن سەر شەرت و مەرجێ بەری 2011 ئەوژی دیسا بەدگەرینە مەسەلا بەکەشاندنا تورکی لێ ئەف داخویانیەکی ڕسمینی یەکەم بوو عالیە سووری بهنکی نەرێنی بدهات گوتن سووری هیناژێت خوازە ترکی دەستی خۆش سەر va گروپێ چەکدار و ئۆپۆزیسیۆنێ بکشینە پشتگیریاوانە زەعیف بکە و ئالیکارییا وێنا بکێت مەسەلا پەنابەرێک vegەرن نەvegەرن ببن بار لە ڕێژیما سووریە ئادژێت خوازە يعني هاي پەیوەندیە خۆ علاقاتی خۆ نییە خۆ نییە vegەرینە ببدەریەک ژێرە بە وڵاتی ئۆروپیرە و بە ناتۆی وەنارە ژێرە هەسانتر بن بەڵێ باشە کەک بەدر دەستپێکی ئەو هەیانەهاژی سووریا دەبێژە مەرجێ من یێ دەستپێکی و یێ داوی ji bo asayîkirina peywendiyan xûvekşandina hêzên biyaniyê taybet yên Tirkiyeyê di nava xaka Sûriyê de peşra îtir peywendî asayî dibin got tu bêj dest pê dikin. Li gorî nerîna te ve xwendina te ji bo siyaseta Tirkiyeyê taybet bû Recep Tayyip Erdogan. Tirkiye amade ye hêzên xwe li Sûriyeyê vekşînîtin? يعني رژیما سوریه جد زانه اف شرط هان بجینه ولو جنفکی ده و رژیما ترکیه جنه آماده به شرط هان بجیبین يعني وقتی گتینن زمان گه اف شرط به چاوی ترکیه ده دمکی 4-5 سالا بخو اما انا زانه جده 2019 و روسیا و ترکیه سر ریا M4 یا جردوی M4 كرن باللي حياة أنا أول هفكرنا وأنا خبجي نبري يعني تشتن هنا سوريا دبون لها فكرنا بري 6 صالات جي حياة أنا بجينا هاتن أو تركي زانجي أف شرط رجيميني وقت أنا داينة أو رجيم السرماسير ونشتن بكيمانية 4-5 صال حياة بلكي 10 صال ديجي جير لازم لي وقت بي ام ايشيرو بكر واناليز ليدنارن ام دي بلكي دشب روجكي تشبب لحردو اليجي زانن دمكي كند تشبب او الوزيك حردو طرف جي بازدن ديسا بقرن هولي يعني اوبوزيسيون سوريا بلكي ديسا بحزب به ايريشي ريجيمي بك
gelek grûpên tundre belkî derkevin ê wek Daeş wana dîsa Bale. derkevin Bale. û penaber bi hejmarekî bêhtir bên sînorê Tirkiye. بەڵێ بەڕز بەدر لە ئەگەری ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی هەردوو وڵات چارەنووسی کورد چیە بێ لەم لێوەندەیە؟ Yani gelekê cara çarenûsiya Kurda dibe wekt vê gava Asê yem û çareyem û em jê gelek zarar derker zarar nete yani. Lê tişt heyag Amerîkayê li Sûriyê de be piçek axaftina ser mavê Kurdayê hîn li ser masê bimîn, li ser tawlê bimîn. Lê Amerîkayê derkevê rewşa Kurda pir xerab bi ji ber xweseriya demokrat heya ana xwenêzîkî Partiya Kurdînê enekesê wana nake berî 15 roja bû Hemirê ve berê enekesê dan girtin heya ana gelek xelkê me ji wê deke vaz didin ji ber wilo rewşa Kurdayê gelkî zeîf bibe û bi mabûna Amerîkayê dimîne. Lê aliyekî divê jî ji ber hep yani danûstandinê Hesedê û Qesedê êgê bi rejîma Sûriye re hene belkî bihêlin ew tedeyak bibe piştekî demekî dirêj bî yani ne demekî bilez dibibe. زۆر باشە بەرز بەدەر مەلا ڕەشید ڕێبەبەرێ ناوەندا ڕامان بۆ ڤەکولین و ماستەر لە زانستên سیاسی و پەیوەندیên نێودەوڵەتی لە ئەستانبولێت گەلمەوەی gelekî سواز بۆ شرۆڤێتە